ئەمڕۆ 58مین ڕۆژی شەڕی نێوان حەماس و ئیسرائیلەوە سێمین ڕۆژە لە دوای ئەگربەستە حەوت ڕۆژیەکەی نێوانیان کە باز لەوە دەکرێت چەندیا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 700 کەس لە غەزە کوژراون، سەدان کەسی دیکەش بریندار بوون. مەبەستمانە لە قۆناغی دوای ئاگربەست گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای پەیوەندیانە و دەوڵەتیەکان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. دکتۆرەوە چۆن دەیبین؟ پێتان وایە کە لە دوای کۆتایی هاتنی ئاگربەستەوە ئێستا ئیسرائیل هێرشەکانی زۆر چڕتر کردوێتەوە بەسەر غەزە؟ طبعا لە دوای ئەم وەستانە زۆر بەداخەوە کە نایانتوانی درێژەی پێبن، ئەوە بوو کە شەڕەکە دەستی پێکردەوە بە چڕیش ئەم جارە دەست پێکاتەوە. طبعا ئەوەی کە ئیسرائیل لەوێت کە حەماس بمبڕکات هەتاکون ئیستا نەیتوانیەوە هەر شەڕی چەکداری هەیە و تقریبا 50,000 بینایی خست تەپانی لە باکووری غەزە، تاکون ئیستا نەیتوانیەوە کە ئەمە بربرچکە. ئەوە مەترسێکی گەورەیە و وەکو تقریرەکەی جەنابیشتان پیشانیا کە تاکون ئیستا 400 سەربازی ئیسرائیلی کوژراوە. ئەمە خۆی لە خۆیان زەربەیەکی بەقوەتە بەهێزە لە ئیسرائیل لەرێ و لە چۆنەڵێ هەیکەلێتی عسکەری ئیسرائیلی و ئەمنیە کە لێراوە. ئەمە گرینگە، بەڵام ئەوەی کە هەوڵ دەرێت تاکون ئێستا کە بتوانن ئاشتی بکەن لە ناوچەکە ئێستا دوور کەوتونەتەوە، چونکە ئەو کۆبوونەوەی کە کرا لە بینی موساد و CIA و جەماعەتی غەزە لە قەتەرە کرا بە میوانداری قەتەر هەمووی کشاونەتەوە، کەواتە ئێستا شەڕەکە بەڕەڵا بووە. یعنی ئێستا هیچ هەوڵێک نییە بۆەوەی جارێکی دیکە ئاشتی بەرقرار بێتەوە لەو ناوچەیە؟ خۆی هەموو هەوڵەیەن، بەڵام ئەو سێجونکەی ئەسلەکەی کە دابنیشن لە قەراری لێبن ئێستا کشاونەتەوە، ئیسرائیلەکان کشانەوە، CIA ڕۆشتن، جەماعەت یعنی دوور کەوتونەتەوە لە یەک. ئەمە هەتاکونکەی چۆن ئەبێت و ئایا تەشەنە زیاترەکە یاننا ئەم مودەتەی کە وەسانم 7 ڕۆژ بوو تقریبا، ئەم 7 ڕۆژە چی کرا؟ لەم 7 ڕۆژە ئیسرائیلیەکان چ پلانێکی تازایان داناوە بۆی زەرباتی بەهێز دێت؟ ئەوە بپرسم، ینی هەر بەڕاستی لە ماوەی ئەو 7 ڕۆژە جگە لە ڕزگارکردنی دیلەکان و چەند زیندانیەکی فەڵەستینیەکان لە ئیسرائیل چی دیکە گۆڕا؟ نا گۆڕاشە، چونکە ئیسرائیلی ئەوڵەن لە کە دەستیان پێکرد حربەکە زۆر بە شڵەژاوی چوونە نایەوە و عەشوایی. لە بەرژەوەندی ئیسرائیل بوو ئەم ئاگربەستە؟ لە بەرژەوەندی هەردوو لایەن بوو. حەماسیش خۆی کۆکردەوە، پلانی خۆی دانا، هەندێک مەشاکیلی هەبوو، هەمووی تەرتیب کرد خەڵکەکە لە ڕووی ئابووریە و مساعداتی ئینسانیەوە زۆر گەشت، خەستەخانەکان ئەمانە هەمووی باش بوو حەماس و حەماسیش خۆشی گرتەوە، یعنی بڵێن. بەڵام لەوەش مهمتر ئیسرائیل خۆی کۆکردەوە. ئێستا لەوەتی لەم شەڕە بووە لە بیدایەتە هەموو پشگیری ئیسرائیلیانە کرد، هەموو دەوڵەتەکان بە ئەمریکاەوە بە دەوڵی غەربیەکانەوە بە هەمویانەوە پشگیری، بەڵام ئێستا شەقی بردووە. ئێستا خەڵکەکە بوون لە دوو بەرە، دوای ئەوەی کە بینیان بەم نوعە کاری ساتەی کە هجووم کرایە سەر غەزە و خەڵکی بێتاوانی غەزە، ئێستا وەزعەکە گۆڕاوە، مزاهراتە لە هەموو دەوڵەتەکانە. ئەمە هەمووی وای لێکا کە وەزعی ئیسرائیلیش لە هینابێ لە ناوخۆی خۆشیە مەشاکی لێ لە حکوومەتەکە هینەیە، بەڵام ئەوەی کە ئێستا ئەو لەوێ زۆر دەرناکەوێ ئەوەیە چونکە لە حربان، بەڵام دوای حرب یعنی زۆر سیاسەتمەداران و ئەوانەی کە سیاسەتیەکەنەوە نەتەنیاهۆ دەوری نامێنێت لە سیاسەتی ئیسرائیلیا. بەڵێ باشە دکتۆر، ینی دوێنێ لە گوتارەکەی مانوێل ماکرۆن لە COP28 ینی باشکرا باسی لەوە کرد کە ئەوەی ئێستا ئیسرائیلێکە کوشتنی منداڵە نەک تیرۆرستانی حەماس لە فەڵەستین. ینی ئەو شەقبوونەی کە تۆ باست کرد لە نێو وڵاتانی خۆرئاوا، ئەمە کاریگەری دەبێت لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە؟ کاریگەری نابێت، چونکە ئەوان بە شێوەیەک هجوومەکەن درندانەیە. بەڕاستی با بزانین دوای ئەو بوتم چەندی لە حەماس کوشتووە، یعنی با ڕقەمەکان دەرخە چەند قیادەی حەماسی کوژراوە لەوێ، یعنی 10-5-6 ناو بڵێ، وەکو ئێستا چۆن ئەوانێڵێن ئەوانج ناو بڵێن. ئیسرائیل هەر ئێوێ بوونەی تەحتێکە، ئێستا و بەحسی نەفەقەکانی ژێر عەرزەکەن و ئەوانەکەن هەڵێ تێکێنن ئەوانە، بەڵام بۆ چۆ یعنی هەتاکونکەی، یعنی ئەم شەڕە شەڕی
ئینسانیەتە لە ناحیە ئینسانیەتەوە سەیریکەن ئێمە خۆمان وەکو کورد ئەزانین مەساتێکمان بەسەر هات لە ئەنفالەوە لە هەڵەبجە 4500 دێمان وێران کرا ئێمە لەو ناحیەوە سەیرەکەین کە ئەبێ ئەم شەڕە بوەستێت چونکە چ لە ڕووی عسکەری و چ لە ڕووی ئابووریشەوە زەرەرێکی گەورە بە ناوچەکە ژێنە اینجا وەرە ئەگەر ئەم شەڕە تەشەنە بکات ئەگەر تەشەنەکەوکە ئێران طبعا حماس بەعەلەنی ئەڵێ من ئێران هەچی شتێکم هەیە یارمەتی و سیلاح و قووەتم هەیە لە ئێرانەوەیە ئێرانیش ئەڵێ من دەخول ناکەم. بەڵێ شتێکی دیکەش دکتۆر ینی ئێستا سووریا ژینجارێکی دیکە هۆشداریەوەی یاوەتەوە کاڵێم جەنگە پەرە دەسەنێت تەنیا لە نێوان حەماس و ئیسرائیل نامێنێتەوە گەر بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم هێشتا ئەو ئەگەرێکی کراوەیە کە بەرەی جەنگ فراوانتر بێت. طبعا کە ئێران خۆی کردو بە ساحبی ئەو مەوزوعە بە شێوەیەکی غەیر مباشر و هەروەها پرۆکسەکانی لە ناو ناوچەکە ئەجوڵێنە بەڵێ ئەتوانێت ئەو جەنگە فراوانکە ئەتوانێت سووریا جەبهەیەکی لێ بکاتەوە بەڵام لە بیرم نەچێ ئەمریکا لەوەیە ئەمریکا لە بەحرێ بێ متەوەسەت بۆ ئەوە وەستاوە بەس بۆ ئەوەی شەڕەکە تەشەنە نەکا داخل نابێت بەڵام ئەگەر هاتوو ئیسرائیل سووریا لەلایەکۆ داخل بوو و هەروەها لوبنان لەلایەکۆ داخل کردووە عێراق و یەمەن هاتنە سەرخەت بەڵێ ئەمریکا ژێتە سەرخەت و شەڕەکە گەورە ئەبێت و خوازیاری کەس نییە ئەم شەڕە وا تەشەنە بکات لەم ناوچەیە چونکە زەرمەندیە وەڵۆ ئەخیر خەڵکی سیڤیلە و خەڵکەکە هەمووی ئەدۆڕێ لەم ناوچەیە ئەوەی کە داخل نەبوو لەم شەڕە ئێران خۆیەتی داخلی ئەم شەڕە نەبووە بەڵام مهم ئەوەیە بەعەقلانە معاملە لەگەڵ ئەم وەزعا بکەن و سووریاش ئەزانێ ئەگەر داخل بێت لەم شەڕە وەکو چۆن ئیسا حزب الله وسکوت بوو سووریا زۆر وەزعی لە خۆی وەزعی ناخۆی زۆر خراپە اینجا داخلی شەڕێکی واش بێ خراپترە بێت. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دکتۆر سامان شاڵی شارزای پێنجێنەر دەوڵەتیەکان زۆر بەخێر بێ.